جوانترین و ڕازاوەترین سڵاوی بەهاریتان پێشکەش بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیڤی. بەڕێ هاوکارانم پڕ بەدڵ نەورۆزی ساڵ و نوێی هەتاویتان لێ پیرۆزبایی دەکەین. هیوادارم ساڵێکی پڕدەستکەوت و خۆشی بێ بۆ ئێوە خۆشەویستان و بە هیوای ئەوەی نەورۆزی داهاتوو لە کوردستانێکی ئازاد جەژن بگرین بەیەکەوە. بینەری بەرنامەکەمان بن. ئەحمەد شەهید هەواڵنێری تایبەتی ڕێکخراوی نەتەوەیە گرتووەکان لە کاروباری مافی مرۆڤی ئێران ڕایگەیاندووە ئێران یاساکانی پێشێلکاری ئازادی لا ببات و ڕۆژنامەوانانی زیندانی ئازاد بکات لەگەڵ پەرەسەندنی ڕێژەی ڕۆژنامەوانانی زیندانی و داخران و لە کاروەساندنەوەی زۆربەی ڕۆژنامە و گۆڤارەکان و هەروەها دانانی یاسای پێشێلکاری هەموو جۆرە ئازادیەکی ڕادەبرین. ئەحمەد شەهید هەواڵنێری ڕێکخراوی نەتەوەیە گرتووەکان سەبارەت بە مافی مرۆڤ لە ئێران داوای لە ڕژیمی کۆماری ئیسلامی کرد تا ئەو یاسا پێشێلکارانەی ئازادی ڕادەبرین و بەرتەسکردنەوەی دەنگی میدیاکان لا ببات و ڕۆژنامەوانانی زیندانی ئازاد بکات و بەناردنی پارازیت و بەستنی ماڵپەڕەکان کۆتایی پێبێنێت. هەواڵنەری ڕۆیتێرز ڕۆژی پێنجشەممە 21 ڕەشەمە ڕایگەیاند کە ئەحمەد شەهید لە راپۆرتی ساڵانەی خۆی بۆ شورای مافی مرۆڤی نەتەوەیە گرتووەکان باسی لە گۆڕین و چاکردنی ئەو یاسا و سیاسەتانە کە ماف و ستانداردە نێونەتەوەیەکان پێشێل دەکەن وەک ئەولەوێتی سەرەکی بۆ باشترکردنی بارودۆخی مافی مرۆڤ لە ئێران ناو لێبرد. راپۆرتی هاوکارم لەم پەیوەندەدا ببینن. ئەحمەد شەهید هەواڵنێری تایبەتی ڕێکخراوی نەتەوەیە گرتووەکان لە کاروباری مافی مرۆڤی ئێران ڕایگەیاندووە ئێران یاساکانی پێشێلکاری ئازادی لا ببات و ڕۆژنامەوانانی زیندانی ئازاد بکات لەگەڵ پەرەسەندنی ڕێژەی ڕۆژنامەوانی زیندانی و داخران و لە کاروەستانەوەی زۆربەی ڕۆژنامە و گۆڤارەکان و هەروەها دانانی یاسای پێشێلکاری هەموو جۆرە ئازادی ڕادەربڕین. ئەحمەد شەهید هەواڵنێری تایبەتی ڕێکخراوی نەتەوەیە گرتووەکان سەبارەت بە مافی مرۆڤ لە ئێران داوای لە ڕژیمی کۆماری ئیسلامی کرد تا ئەو یاسا پێشێلکارانەی ئازادی ڕادەربڕین و بەرتەسکردنەوەی دەنگی میدیاکان لا ببات و ڕۆژنامەوانانی زیندانی ئازاد کات و بەناردنی پارازیت و بەستنی ماڵپەڕەکان کۆتایی پێبێنێت. هەواڵنێری ڕۆیتێرز ڕۆژی پێنجشەممە 21 ڕەشەمە ڕایگەیاند کە ئەحمەد شەهید لە راپۆرتی ساڵانەی خۆی بۆ شۆرای مافی مرۆڤی نەتەوەیە گرتووەکان باسی لە گۆڕین و چاکردنی ئەو یاسا و سیاسەتانەی کە ماف و ستانداردە نێونەتەوەیەکان پێشێل دەکەن وەک ئەولەوێتی سەرەکی بۆ باشترکردنی بارودۆخی مافی مرۆڤ لە ئێران ناو لێبرد. ئەوە لە حالێکدایەکە تا ئێستا بەرپرسانی ڕژیمی ئیسلامی ئێران وەک سادق ئامۆلی لاریجانی و محەممەد جەواد لاریجانی جێگری قۆی قەزاییە جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە یاساکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەپێ یاساکانی شەریعەتی ئیسلامی دانراوە و لەگەڵ یاساکانی نێونەتەوەیی لەسەر مافی مرۆڤ جیاوازیان هەیە. جێ ئاماژەیە یەکێ لە خاڵەکانی جێڕخنەی سەرەکی ئەحمەد شەهید لە راپۆرتەکانی سەبارەت بە بارودۆخی ئێران ڕێژەی بەرزی ئەدامەکانە لە وڵاتەدا. هەواڵنێری تایبەتی ڕێکخراوی نەتەوەیە گرتووەکان سەبارەت بە مافی مرۆڤ لە ئێران لە راپۆرتی نوێی خۆیدا ئاماژەی بەوە داوەکە ڕژیمی کۆماری ئیسلامی لە ساڵی ڕابردوودا 753 کەسی ئەدام کردووە کە بەشێکی زۆری ئەدام کراوانە مێرمنداڵ بوون. بەوتەی ئەحمەد شەهید ئەو ڕێژە لە ئەدام لە ساڵی 2002ەوە تا ئێستا بێوێنە بووە. هەروەها لەو راپۆرتەدا باز لەوە کراوەکە لە مانگی مەی ساڵی 2014ەوە تا ئێستا ڕژیمی کۆماری ئیسلامی لانیکەم 29 ڕۆژنامەوان و بەکارهێنەری تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەستگیر و ڕەوانەی زیندان کردووە. ئەحمەد شەهید لە راپۆرتی نوێی خۆیدا ئاماژەی بەوە داوەکە زۆربەی ڕۆژنامەوانان و چالاکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تۆمەتی وەک پەیوەندی لەگەڵ میدیاکانی دەرەوە ڕخنە لە ڕێبەرانی حکوومەتی و یان باز لە بابەتی بەوتەی ئەوان سیاسی دەستگیر و ڕەوانەی زیندان کراون. هەواڵنێری تایبەتی ڕێکخراوی نێونەتەوەیی مافی مرۆڤ لە ئێران سەبارەت بە یاساکانی ئێران کە ڕێگە بۆ پێشێلکردنی زیاتری مافی مرۆڤ خۆش دەکەن نیگەرانی دەربڕی بە ڕایگەیاندووە ئەو یاسایانە دەستی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ ڕخنەگردن نێو ماڵپەڕەکان کۆمەلگای مەدەنی گروپی سیاسی و هەروەها ژیانی ڕۆژانە و کەسایەتی تاکی کۆمەلگا ئاوەڵاتر دەکەن و پێشێلکاری مافی مرۆڤ ئاسانتر دەکەنەوە. بەڵە بەڕزان قسە ئەوەیە ئەگەر چی ئەرکی سەرەکی ئەحمەد شەهید ئامادەکردنی راپۆرت لەسەر بارودۆخی مافی مرۆڤ لە کۆماری ئیسلامی و تا ڕادەیەکیش پێشنیازکردنی هەندێک ڕێگاچاری بەکردەوەیە بۆ باشترکردنی و بارودۆخە، بەڵام جێگای و بیرهێنانەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران هەر بۆ جۆرەی کە گەورە بەرپرسانی دەیانجا ڕایان گەیاندووە یاساکانیان لەسەر بنەمای شەریعەت واتە ئایدۆلۆژیکی تایبەت داڕشتووە کە یاسا و ڕێسا و فەرمانەکان ڕوون و دیارن و لەگەڵ پێوانە جیهانەکان جیاوازی بنەڕەتی سروشتیان هەیە.
واتە پێشنیازکردن و قسەی دوور لە گەرانتی کارگێڕی ناتوانێت کاریگەری ئەوتۆی بێت و تا حکوومەتێک بە ناوی کۆماری ئیسلامی خاوەن دەسەڵات بێت هەر جۆرە گۆڕانێکی ئەرێنی تەنیا خەون و خەیاڵێکە و بەس. واتە هەر سیستمێکی ئایدۆلۆژیک لەگەڵ ئازادی و بنەماکانی مافی مرۆڤ یەک ناگرنەوە و تەنیا ڕێگاچاری ئەو کێشەیە لابرنی بنەمای شەریعەت وەکو سەرچاوەی یاسادانانە کە ئەوەش ڕاستەوخۆ مانمان و نەمانی کۆماری ئیسلامیە. ڕاستی ئەوەیە کە 36 ساڵە بە شێوەی بەردەوام حکوومەتی تاران مەحکوم دەبێت بەڵام تاکو ئێستا نەک ئاڵوگۆڕێکی ئەرێنی پێک نەهاتووە کە ڕۆژ لە دوای ڕۆژ دۆخەکە ڕووی لە خراپی ناوە. بۆیە هەتا ئەو کاتێک کە کۆمەڵگای نێودوڵەتی تەنیا بیهەوێت لە ئاس قسە هەڵسوکەوت لەگەڵ تاران بکات بێگومان هەلومەرجەکە هەر ئەوە دەبێت کە دەیبین و هیچ گۆڕانێکی ئەوتۆی ئەرێنی نایەتە ئاراوە. بەڵە بەڕێزان هەواڵێکی دیکە و ڕێکخراوانەی کە یارمەتی بە خەڵکی سووریا دەگەێنن ڕایان گەیاندووە کە ڕێکخراوی نەتەوەیە گرتووەکان لە پشتیوانی لە خەڵکی سووریا شکستی خواردووە. 21 ڕێکخراوی چالاک لە بواری یارمەتی گەیاندنی مرۆڤدۆستانە لە راپۆرتێکی هاوبەشیان ئەنجومەنی ئاسایشیان داوەتە بەر ڕەخنەی تونند و ئەو ئەنجومەنیان تۆمەتبار کردووە کە بە جێگەی جێبەجێکردنی ئەرکەکانی خۆی یارمەتی گەیاندن بە خەڵکی مەدەنی سووریا ئەو خەڵکەی بەجێ هێشتووە و بەرپرسیارەتی خۆی لەم بوارە جێبەجێ نەکردووە. ئەو راپۆرتە بە بۆنەی 4مین ساڵی دەستپێکی قەیرانی سیاسی سووریا بڵاو بۆتەوە و تیایدا هاتووە کە لە حاڵێکدا تێکەڵچوونەکان لە نێوان حکوومەتی بەشار ئەسەد و ناڕازیان و هەروەها گروپەکانی چەکداری دیکە ساڵی 2014 زایانی بە خوێناویترین ساڵی ئەو شەڕە بووە. ئەنجومەنی ئاسایش هەنگاوێکی کاریگەری لە ڕاستای کەمکردنەوەی مەینەتی و ئاوارەبوونی خەڵکی مەدەنی هەڵنەگرتوێتەوە. راپۆرتی هاوکارم ببینن دێمەوەلاتان. ئەو ڕێکخراوانە کە یارمەتی بە خەڵکی سووریا دەگەێنن ڕایان گەیاندووەکە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان لە پشتیوانی لە خەڵکی سووریا شکستی خواردووە. 21 ڕێکخراوی چالاک لە بواری یارمەتی گەیاندنی مرۆڤدۆستانە لە راپۆرتێکی هاوبەشی ئەنجومەنی ئاسایشیان داوەتە بەر ڕەخنەی تونند و ئەو ئەنجومەنیان تۆمەتبار کردووەکە بە جێگەی جێبەجێکردنی ئەرکەکانی خۆی و یارمەتی گەیاندن بە خەڵکی مەدەنی سووریا ئەو خەڵکەی بەجێ هێشتووە و بەرپرسیارەتی خۆی لەم بوارەوە جێبەجێ نەکردووە. ئەو راپۆرتە بە بۆنەی 4مین ساڵی دەستپێکی قەیرانی سیاسی سووریا بڵاو کراوەتەوە و تێیدا هاتووە لە حاڵێکدا تێکەڵچوونەکان لە نێوان حکوومەتی بەشار ئەسەد و دژبەرانی و هەروەها گروپە چەکدارەکانی دیکە بەردەوامە و ساڵی 2014 زاینی خوێناویترین ساڵی ئەو شەڕە بووە. ئەنجومەنی ئاسایش هەنگاوێکی کاریگەری لە ڕاستای کەمکردنەوەی مەینەتی و ئاوارەبوونی خەڵکی مەدەنی هەڵنەگرتووە. ئەو ڕێکخراوانە لە درێژەدا ڕایان گەیاندووەکە هەرچەند لە ساڵی 2014 ئەنجومەنی ئاسایش 3 بڕیارنامەی سەبارەت بە پشتیوانی و یارمەتی گەیاندنی خەڵکی مەدەنی سووری پەسەند کرد بەڵام لەم ماوەیەدا دەستپێڕاگەشتنی ڕێکخراوە یارمەتی گەیاندنەکان بۆ ناوچە بەربڵاوەکان لە سووریا لە بەراورد لەگەڵ ڕابردوو کەم بووەتەوە لە حاڵێکدا ڕۆژ بە ڕۆژ بە ئاماری کوژراوەکان زیاد دەبێت. سەرەڕای ئەمانە لە ساڵی ڕابردووی زاینی زیاتر لە 70,000 کەس لە شەڕی ناوخۆیی سووریا کوژراون. بەم شێوە ئاماری قوربانیانی ئەو شەڕا لە 4 ساڵی ڕابردوودا گەیشتووەتە زیاتر لە 220,000 کەس کە زۆربەیان خەڵکی مەدەنی بوون. لەو راپۆرتەدا هاتووەکە لە ئێستادا زیاتر لە 12 ملیۆن کەس لە خەڵکی مەدەنی لە ناوخۆی سووریا پێویستیان بە یارمەتی مرۆڤدۆستانە هەیە. لەوانە 5 ملیۆن منداڵی سووری واتە 31% زیاتر لە ساڵی 2013 دەبێت لە یارمەتی و پشتیوانی نێونەتەوەیی کەڵگوەربگرن. ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان پێشتر ڕایگەیاندبووکە نزیک بە 5 ملیۆن کەس لە شارۆمەندانی سووری لە ناوچەگەلێکدان کە پێڕاگەیشتن پێیان دشوارە. لە بەرامبەردا یارمەتیەکانی دەرەکی بۆ خەڵکی سووریا لە ماوەی ساڵی ڕابردوو کەم بووەتەوە. هاوکات راپۆرتێکی دیکە لەلایەن ناوەندی لێکۆڵینەوەکانی سیاسەتگوزاری سووریا سەر بە ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان بڵاو بووەتەوە کە ئاماژە بە 4 ساڵ قەیرانی سیاسی و تێکەڵچوونەکان لە سووریا دەکات کە بووەتە هۆی لە ناوبردنی بافتی ئابووری و جیاکردنەوەی پێکاتەی کۆمەڵایەتی ئەو وڵاتە و نزیک بە 10 ملیۆن کەس لە شوێنی نیشتەجێبوونیان ئاوارە بوون. قەیرانی سیاسی سووریا لە مانگی مارسی ساڵی 2011 بە خۆپیشاندانی ناڕزایەتی بە داواکاری لە بەشار ئەسەد بۆ ئەنجامدانی چاکسازی سیاسی و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ گەندەڵی لە حکوومەت دەستی پێکرد. لە حاڵێکدا ژمارەیەک لە دژبەرانی حکوومەت و تەنانەت دەوڵەتە ڕۆژاواییەکان چاوەڕوانی ئەویان دەکرد بەشار ئەسەد لە جێبەجێکردنی بەڵێنەکانی ڕابردووی خۆی بۆ چاکسازی بە داواکاری خەڵک وەڵامی ئەرێنی بداتەوە
لە بەرامبەردا دەوڵەتی سووریا بە مەبەستی ڕاگررتنی خۆپیشاندانەکان دەستی دایە سەرکوت و کوشتنی خۆپیشاندەران. لە کاردانەوە بەم بارودۆخە ژمارەیەک لە نظامیەکانی سووریا بە بەجێهێشتنی پیشەی سەربازی هێزێکیان بە ناوی سوپای ئازادی سووریا دروست کرد کە مەبەستی ئەوان پشتیوانی لە خۆپیشاندەران بوو لە بەرامبەر هێز ئەمنیەتەکانی بەشار ئەسەد. تێکەڵچوونی دوولایەن بووە هۆی هەڵگرسانی شەڕی ناوخۆیی کە لە دواییدا زەمینەی بۆ چالاکی و بەربڵاوبوونەوەی هێزە ئیسلامیە تۆندڕەوەکان لەوانە داعش دروست کرد. بەڵە خۆشەویستان، ڕاشکاوانە دەتوانین بڵین کە قەیرانی سووریا یەکێک لە ئاڵۆزترین قەیرانەکانی جیهانە کە دەیان فاکتەر بوونەتە هۆی ئەوەی کە کۆمەڵگای جیهانی نەتوانێت بگاتە هاودەنگێکی کاریگەر و بۆ چارەسەرکردنی. لەلایەک بەرژەوەندی جیاوازی وڵاتانی زلهێز وای کردووە کە لەلایەک ئامریکا خوازیاری نەمانی بەشار ئەسەد بێت و لە بەرامبەردا ڕووسەکان بە تەواو هێزەوە پاڵپشتی لە حکوومەتی ناوبرا بکەن نەهێڵن کە هیچ جۆرە دشکردەوەیەکی ڕووخێنەر دژی ئەو حکوومەتە بێتە ئاراوە. لەلایەکی دیکەشەوە بوونی چەندین گروپی تۆرۆریستی لە ناو ڕێزی ئۆپۆزیسیۆن ئەو پرسیارەی دروست کردووە کە دوای ڕووخانی ئەسەد ئایا بارودۆخی مافی مرۆڤ لەوەی سەردەمی بەحسەکان خراپتر نابێت؟ چکە لەوەش ڕۆژ ئاواترسیەوەی هەیە ئەگەر ئەو گروپە ئیسلامێتون ڕەوانە دەسەڵات بکەوێتە دەستیان بەرژەوەندەکانی ئەوانیش دەکەوێتە مەترسی و تەنانەت ڕەنگە ئاسایشی ئیسرائیلیش کەوێتە بەرهەڕەشە و بەم شێوە هەلومەرجی ئەمنی گشت ناوچەکە بەرەو قەیرانێکی کۆنتڕۆڵ نەکراو بڕات. هەروەها نابێت ڕۆڵی کۆماری ئیسلامی لەو قەیرانە لەبیر بکەین. ئێران هەر لە دەستپێکی قەیران بە هەموو شێواز و کەرەستەیەک تەنانەت بە هەنادەکردنی هێز لە سەرکوتی ناڕازیانی بەشار ئەسەد بەشدار بووە و هەزاران شارۆمەندی سووری بەدەستی هێزەکانی ئێران کوژراون. سووریا بۆ کۆماری ئیسلامی خاوەن پێگەیەکی استراتیژیکە و مەلاکان نایانهەوێت بە هیچ شێوە ئەو هاوپەیمانە گرنگە لەدەست بدەن، بۆیە هەموو توانای خۆیان خستەگەڕ تا نەهێڵن بەشار ئەسەد و حکوومەتەکەی بڕوخێت. لەم نێوانەشدا هاتنی داعش وەکو دەرفەتێکی زێڕین بۆ بەشار ئەسەد پێناسە دەکرێت کە هەموو وزە و سەرنجی کۆمەڵگای نێودەوڵەتی بۆ لای خۆی ڕاکێشا تا لەم ڕێگایەوە ئەسەد و هاوپەیمانەکانی ئاسانتر بتوانن لە بەرەکانی شەڕی ناڕازیانی خۆی سەرکوت بکات. دەگەڕێنەوە ئێران و لە درێژەی گوشارەکان بۆ سەر کرێکاران و دانیشتەکانی شورای باڵای کار و بێئاکامانەوەی ئەو دانیشتە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا هەواڵی کۆتایی هاتن بە دانیشتنەکە و پەسەندکردنی هەڵکێشانی 17% حەقدەستی کرێکاران هەتاراوە و ئەوەش لە حاڵێکدایە داخوازی کرێکاران لە شورای باڵای کار و کارفەرمایان زیادکردنی 25% حەقدەستەکانیان بوو. بە لەبەرچاوگرتنی نرخی هەڵاوسان و هەروەها بە پێی خەرجی بنەماڵە کرێکارەکان. راپۆرتی هاوکارم لەم پەیوەندەدا ببینن. لە درێژەی گوشارەکان بۆ سەر کرێکاران و دانیشتنەکانی شورای باڵای کار و بێئاکامانەوەی ئەو دانیشتە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا هەواڵی کۆتاییاتن بە دانیشتنەکە و پەسەندکردنی هەڵکشانی 17% حەقدەستی کرێکاران هاتە ئاراوە و ئەوەش لە حاڵێکدایە داخوازی کرێکاران لە شورای باڵای کار و کارفەرمایان زیادکردنی 25% حەقدەستەکانیان بوو. بە لەبەرچاوگرتنی نرخی هەڵاوسان و هەروەها بە پێی خەرجی بنەماڵە کرێکاریەکان. جێی ئاماژەیە نرخی پەسەندکراو لەلایەن شوراکەوە تەنیا 1/3 داواکاری کرێکاران لەخۆ دەگرێت و لێکدانەوەکان و هەوڵەکانی نوێنەرانی کرێکاران لەو دانیشتانە بێئاکام ماونەتەوە. و توێژە سێلایەنەکەی خاوەنکاران، نوێنەرانی کرێکاران و نوێنەرانی دەوڵەت لەسەر دابینکردنی داهاتی ساڵی 94 کرێکاران پاش 4 کاتژمێرونی و بەڕێکەوتن لەسەر زیادکردنی 17% حەقدەستی کرێکاران کۆتایی پێهات. داخوازی لانیکەمی نوێنەرانی کرێکاران زیادکردنی 260,000 تمەنی حەقدەستەکان بوو کە بڕیار بوو نوێنەرانی کرێکاران لە ئەگەری ڕێکنەکەوتن لەسەر ئەو نرخە دانیشتنەکە بەجێبهێڵن. ئەوە لە حاڵێکدایە کە لە کۆتایی ئەو دانیشتنە لانیکەمی حەقدەستی کرێکاران بۆ ساڵی داهاتوو بە 17% زیادبوون پەسەند کراو. نوێنەری کرێکارانیش ناچار بە قبوڵی ئەو ڕێکەوتنەکران. هەروە هەواڵنێری ئیلنا لەو پەیوەندیەدا دەڵێت دەوڵەت و خاوەنکاران لە وتوێژەکانی پشتی پەردەی خۆیان هەوڵیان داوە نوێنەری کرێکاران بە قبوڵی 17% حەقدەستەکان ڕازی بکەن و ئەو دانیشتنە و ئاکامەکەی وەک شۆکێک بۆ سەر کرێکاران ناو لێ بردووە. یەکێک لە هۆکارەکانی قبوڵ نەکردنی ئەو ڕادەیە لە زیادکردنی حەقدەستی کرێکاران لەلایەن نوێنەرانیانەوە بارودۆخی ساڵی ڕابردوویان بوو کە دەوڵەتی 11هەمی ئێران لە یەکەمین پەسەندکراوی
هەغدەستی کرێکارانی 25% بەرز کردەوە و ئەوەش لە حاڵێکدا بوو کە نرخی هەڵاوسان 35% ڕاگەیەندرا بوو. کرێکاران دەڵێن تەنانەت بە زیادکردنی 25% هەغدەستەکانیشیان کۆمەڵگای کرێکاری تازە دەگاتە سەر پلەی سفری ساڵی ڕابردوو. بە پێی مادەی 41 یاسای کار، شۆرای باڵای کار ئەرکی لەسەر شانە هەموو ساڵێک بە لە بەرچاوگرتنی نرخی هەڵاوسانی ڕاگەیەندراو لەلایەن بانکی ناوەندیەوە و هەروەها ڕێژەی مامناوەندی خەرجی بنەماڵەکان نرخی داهاتووی هەغدەستی کرێکاران دابین بکات. ئەوە لە حاڵێکدایە کە ڕێژەی لە بەرچاوگیراو بۆ ساڵی داهاتوو تەنانەت وەڵامدەری بڕی 1/3 خەرجەکانیشیان نییە و سەرەڕای ئەوە نەبوونی بیمەی کار و ڕوودانی ڕۆژانەی ڕووداوی کار و هەروەها دەرکردن و لەسەرکارلابردنیان بەهۆی نەبوونی گرێبەستێکی درێژماوە بارودۆخی ئابووری و گوزەرانی کرێکارانی ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتربوون بردووە و کرێکاران بەگشتی لە ئێران لە بارودۆخێکی ئالۆز و قەیراناویدان و سەرەڕای ناڕزایەتی دەربڕین و دەست لە کارکێشانەوەیان تا ئێستا هیچ هەوڵێک بۆ چارەسەری کێشەکانیان و وەڵامدانەوە بە داخوازیەکانیان نەدراوە. بەڵە بەڕێزان لە درێژەی بەرنامەکەمان دەبێ بڵین ئەگەرچی هەر لە سەرەتاو لە کردەوەدا کۆماری ئیسلامی هەرگیز پاڵپشت و پاڵنەری چینی هەژار و کرێکاری کۆمەلگانە بۆ و یاساکانی تەنانەت لە چاو یاساکانی دەوڵەتی سەرمایەداریش زیاتر دژایەتی ئەو توێژەی کردووە، بەڵام ڕەهەندێکی دیکەی ئەو کێشەیە نابێت لە بەرچاو نەگرین کە ئەوەش قەیرانی ئابووری خۆڵێکە کە ئێستا لە ئێران بوونی هەیە و ڕاستەوخۆش دەرەنجامی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی لە دژایەتیکردنی کۆمەلگای نێودەوڵەتیە. ڕاستەکە خاوەنکارەکان هەمیشە بەرژەوەندی خۆیان ڕەچاو دەکەن، بەڵام لەبیر نەکەین کە گەمار و نێودەوڵەتیەکان وای کردووە کە ئابووری ئێران تووشی سستی و داڕمانێکی بنەڕەتی بووە و تەنانەت ژێرخانە ئابووریەکانی یەک لە دوای یەک بەرەو وێرانی دەڕۆن. لە هەلومەرجێکی لەو شێوەدا هەڵاوسان و نەبوونی پارە لە دەستی دەوڵەت بۆ دابینکردنی بودجەی پرۆژەکان و بەگشتی قەیرانی ماڵی و ئابووری وای کردووە کە تەنانەت ژینی ڕۆژانەی کرێکاران لەگەڵ کێشە و گرفتی سەرەکی و جددی بەڕوو بێتەوە. ناوبڕێک و دێمەوەلاتان. بەڵێ تا ئەو جێگایی کە ڕێژەیەکی بەرچاویان لەسەر کار لابردن و هەغدەستی زۆرێکیان بۆ چەندین مانگ دواکەوێت. بێگومان تا کاتێک ئەو بارودۆخە سیاسیە درێژەی هەبێت ئابووری وڵاتیش هەر لەگەڵ قەیران دەستە و یەخە دەبێت و کرێکاران و چینی هەژاری کۆمەلگا زیاتر لە هەموو توێژێک ئێش و ئازار ئەزمون دەکەن. لەم نێوانەشدا کۆماری ئیسلامی وەکو هەمیشە هەوڵ دەدات بەڕوانینێکی ئەمنێتی ناڕزایەتی کرێکاران سەرکوت بکات و جاروباریش بە ئیمتیازێکی بچووک بێدەنگیان بکات. بەڵام کێشە و قەیران ئەوەندە بەربڵاو قوڵە کە پێناچێت چی دیکە بەو شێوازە و وەکو ساڵانی پێشوو بتوانن ناڕزایەتیەکان ئارام بکەنەوە. گەیشتینە دوایین بڕگەی بەرنامەکەمان و سەرەڕای بەرەو پێشچوونی و توێژە ئاتۆمیەکانی ئێران و گروپی 501 سەرچاوەکانی نزیکەکان بازلەوە دەکەن بە دڵنیاییەوە ناتوانین بڵین کە چوارچێوەی ڕێکەوتنی کۆتایی تا مانگی مارس ئامادە دەکرێت و ڕژیمی ئیسلامی ئێران بۆ گەیشتن بە ڕێکەوتنی ئاتۆمی دەبێت دەست بدات بە چەندین بڕیاری دژوار. بە تێپەڕبوونی هەفتەیەکی دیکە لاو توێژە ئاتۆمیەکان بۆ گەیشتن بە ڕێکەوتنی سیاسی کە دەتوانێت پێشزەمینەیەک بێت بۆ ڕێکەوتنی کۆتایی لە نێوان ئێران و زلهێزەکانی جیهان بۆ چارەسەرکردنی قەیرانی ئاتۆمی، لایەنەکانی وتوێژکار و سەرچاوەکانی نزیک لا وتوێژەکان ڕایان گەیاندووە دانیشتەکان بەرەو پێشچوونی پێوە دیارە، بەڵام هێشتا ناکۆکی جیاوازی ماوە. راپۆرتی هاوکارم لەم پەیوەندەدا ببینن. سەرەڕای بەرەو پێچوونی وتوێژە ئاتۆمیەکانی ئێران و گروپی 501 سەرچاوە نزیکەکان بازلەوە دەکەن بە دڵنیاییەوە ناتوانن بڵێن کە چوارچێوەی ڕێکەوتنی کۆتایی تا مانگی مارس ئامادە دەکرێت و ڕژیمی ئیسلامی ئێران بۆ گەیشتن بە ڕێکەوتنی ئەتۆمی دەبێت دەست بدات بە چەندین بڕیاری دژوار. با تێپەڕبوونی هەفتەیەکی دیکە لە وتوێژە ئاتۆمیەکان بۆ گەیشتن بە ڕێکەوتنی سیاسی کە دەتوانرێت پێشزەمینەیەک بێت بۆ ڕێکەوتنی کۆتایی لە نێوان ئێران و زلهێزەکانی جیهان بۆ چارەسەرکردنی قەیرانی ئەتۆمی، لایەنەکانی وتوێژکار و سەرچاوەکانی نزیک لە وتوێژەکان ڕایان گەیاندووە دانیشتنەکان بەرەو پێچوونی پێوە دیارە، بەڵام هێشتا ناکۆکی و جیاوازی ماوە. هەرچەند باز لە بەرەو پێچوونی وتوێژانە دەکرێت، بەڵام یەکێ لە بەرپرسانی ئەمریکایی ڕۆژی دووشەمە لە وتوێژێک لەگەڵ ڕۆیترز هۆشداری داوە کە ئێران بۆ کەمکردنەوەی نیگەرانی و گومانەکان لەسەر بەرنامە ئەتۆمیەکانی دەبێت بڕیاری دژوار بدات. جانکری و محەممەد جواد زەریف
وەزیرانی دەرەوەی ئەمریکا و ئێران ڕۆژی دووشەمە 25 ڕەشەمە لە لوزانی سوێز وتوێژێکی چەند کاژمێریان بووە و لە دوای ئەوەدا وەفدەکانی ڕژیمی ئیسلامی ئێران بەرەو بروکسێل وەڕێکەوتن تا لەگەڵ وەزیرانی دەرەوەی وڵاتانی ئەندامی یەکێتی ئەوروپا چاوپێکەوتن ئەنجام بدەن. لە دوای وتوێژەکانی لۆزان بەرپرسێکی ئەمریکایی ڕایگەیاندووە هێشتا ڕوون نییە ئایا ئامادەکردنی چوارچێوەیەک بۆ ڕێکەوتن لە نێوان ئێران و گروپی 5 تا کۆتایی مانگی مارس کە پێشتر دیاریکراوە جێبەجێ دەبێت یان نا. ئەو بەرپرسە هەروەها وتوێتی لە هەوڵی بەردەوامدان بۆ ئامادەکردنی ئەو ڕێکەوتنە، بەڵام نازانرێت جێبەجێ دەبێت یان نا. لە پەیوەند لەگەڵ پرسی ئەتۆمی لۆران فابیۆس وەزیری دەرەوەی فەڕەنسا لە دوای دانیشتنی بروکسل لەگەڵ محەممەد جەواد زەریف وتی بەرەو پێچوون لە وتوێژەکان هاتووەتە ئاراوە، بەڵام چەندین پرسی گرنگ کە چارەسەر نەکراون ماون. هەروەها فیلیپ هامون وەزیری دەرەوەی ئەڵمان ڕایگەیاندووە ئامادەکردنی چوارچێوەیەک بۆ ڕێکەوتن دژوارە و لە چەندین پرسدا بەرەو پێچوون هاتووەتە ئاراوە، بەڵام چەندین پرسی بەردەوام بێگۆڕان ماوەتەوە. هەروەها جانکیری وەزیری دەرەوەی ئەمریکا ڕۆژی یەکشەممە جارێکی دیکە لەگەڵ محەممەد جەواد زەریف لە شاری لۆزان چاوپێکەوتنی ئەنجامدا. وەزیری دەرەوەی ئەمریکا لە وتوێژێکدا ڕایگەیاندووە لە ئێستادا زۆربەی ناکۆکی و جیاوازیەکان بۆ گەیشتن بە ڕێکەوتن لەگەڵ ئێران سیاسین. ئێران و ئەمریکا، بریتانیا، فەڕەنسا، چین و رووسیە لەگەڵ ئاڵمان لە ساڵی 2013 لە ڕێکەوتنێکی کاتی لە ژنێڤ بۆ چارەسەرکردنی بەرنامەتیمەکانی ئێران گەیشتن. وتوێژگەلێک بۆ گەیشتن بە ڕێکەوتنێکی گشتی سیاسی تا 24 مانگی مارس لە نێوان ئێران و گروپی 5 و بەتایبەت لەگەڵ ئەمریکا لە حوتەکانی ڕابردووەوە دەستی پێکردووە. ڕۆژاوا دەیەوێت دڵنیا بێتەوە کە ئێران بەنیاز نییە چەکی ئەتۆمی دروست بکات. مۆڵەتی کۆتایی بۆ گەیشتن بە ڕێکەوتنێکی گشتی و هەمەلایەنە تا مانگی ژوێنی 2015 بەپێی دوایین راپۆرتەکان بەهۆی مردنی دایکی سەرۆکۆماری ئیسلامی ئێران وتوێژەکان بۆ ماوەی هەفتەیەک ڕاگیراوە. وتەی کۆتایی ئەوەیە بێگومان حوتەکانی داهاتوو بۆ هەردوو لاو بەتایبەت بۆ ئێران چارەنووسسازە. ئەگەرچی گرفتی لایەنی ڕۆژاوایی زیاتر ڕێژەی سانتریفیوژەکان ڕێژەی ئۆرانیومی پیتەنراوی پاشکەوت و هەروەها ماوەی چاودێری بەسەر دامەزراوە ئاتۆمیەکانی ئێرانە، بەڵام بۆ ئێرانیەکانیش پرسی گرنگ هەڵوەشاندنەوەی یەکجاری هەموو گەماورەکانە. گرفتێک کە لانی کەم لە قسەدا زۆر دژوارە و ڕۆژئاوا ناتوانێت بەبێ هەنگاوی ئەرێنی و جددی کۆماری ئیسلامی دەست بداتە هەڵوەشاندنەوەی گەماورەکان. دەنگۆی ئەوە هەیە کە تاران دەیهەوێت لەو کەش و هەوادا کە ڕۆژئاوا و بەتایبەت ئەمریکا و دەوڵەتی ئۆباما دەیان هەبێت بە هەر شێوەیە کێشەی ئەتۆمی ئێران بە ڕێگای دیپلۆماسی چارەسەر بکەن بە قازانجی خۆی کەڵک وەرگێت و زۆرترین ئیمتیاز بەدەستبێنێت کە هەڵبەت مەبەست نەمانی گەماورەکانە. ئەگەرچی گەماورەکانی یەکلایەنەی ئەمریکا دەکرێت لە باوزنێکی کاتی خێرادا لا ببرێت، بەڵام ڕاستی ئەوەیە ئەوەی کە پەیوەندی بە وەرزی حوتی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان هەیە نەک بە ئاسانی و بە خێرایی پوچەڵ نابێتەوە، کەچی لایەنەکانیش ئامادەنین ئیمتیازێکی لەو شێوازە بدەنە ئێران. ئەمریکایەکان باش دەزانن کە ئەگەر بێت و ئێران سەرپێچی لە بەڵێنەکانی بکات تا بیان هەوێت سزای نوێ لە ئەنجومەنی ئاسایی دژی کۆماری ئیسلامی پەسەند بکەن، کاتی زۆر هەڵدەگرێت و ئەو مەترسیە هەیە کە حکوومەتی ئیسلامی ئێران لەو دەرفەتە کەڵک وەرگێت بۆ گەشتن بە چەکی ئەتۆمی. بۆ یەکە ناسان لەو باوەڕەدان کە ڕێبەری حکوومەتی ئیسلامی ئێران ناچارە دوایین بڕیاری خۆی بدات، واتە یان تەسلیمی خواستی ئەمریکایەکان بێت یان میزی گفتوگۆ بەجێ بێڵێت و دەرگاکانی بەڕووی جیهان دابخاتەوە کە هەڵبەدڕوونە بۆ خامنەی هەڵبژاردننی هەر یەکە لەو دوو بربەستە ئاسان نییە و هەر یەکەکەیان بە شێوەیەک کاریگەری دەبێت لەسەر دەسەڵات و هەلومەرجی حکوومەتەکەی. بەڵێ خۆشەویستان، بەم شێوەیە بەرنامەکەتان پێشکەشکرام تا بەرنامەیەکی دیکە کات خۆش.